لەم هەفتەدا گەڕی دووەمی گفتوگۆکانی پێکێنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێم دەست پێ دەکات کە خۆی لە دیاریکردنی کاندیدی لایەنەکان بۆ پۆستە وزارەکان دەبینێتەوە. بۆ ئەو مەبەستەش لایەنە بەشداربووەکانی حکوومەت هەوڵەکانیان بۆ یەکلایەکردنەوەی کاندیدەکانیان دەست پێ کردووە و لەم هەفتەشدا کاندیدی ڕاستپێردا و پێکێنانی حکوومەت سەردانی پارێزگای سلێمانی دەکات. مەکتەبی سیاسی یەکێتی بە سەرپەرشتی کۆچرەت ڕەسوڵ جێگری یەکەمی سکرتێری گشتی کۆبوویەوە. لە کۆبوونەوەکەدا پرسی پارێزگاری کەرکووک و دوایین گفتوگۆکانی لەگەڵ پارتی لە سەرەوە پرسە تاوتوێ کراوە. هەروەها لیژنەیەکیان بۆ پێشوازیکردن لە مەسروور بەرزانی پێکێناوە کە لەم هەفتەدا بۆ وەرگرتنی ناوی کاندیدەکانی یەکێتی و گۆڕان سەردانی سلێمانی دەکات. چەندین سەرکردەی یەکێتی نیشتیمانی ڕکابەری لەسەر پۆستەکان دەکەن. ئاماژەکان بۆ دەشن کە جێگیری یەکەمی سەرۆکی حکوومەت بۆ قوبات تاڵەبانی یەکلایی بۆتەوە. بەپێی زانیاریەکانی شێخ جەعفەر فەرماندەی هێزەکانی هەفتە خۆی بۆ جێگیری سەرۆکی هەرێم کاندید کردووە. هەروەها تا ئێستا لە نێوان بێگەر تاڵەبانی و ڕێوەسفایق ڕکابەری لە سەرپۆستی سەرۆکی پەرلەمان بەردەوامە. هەرچی وەزارەتی پێشمەرگەیە مستەفا شاوڕەش و مەحموود سەنگاوی کێبڕکێ لەسەر دەکەن و دەربازی کۆچرەت ڕەسوڵ و کوڕێکی مەحموود سەنگاویش کاندیدی وەزارەتەکانی ڕۆشنبیری و پلاندانانن. هاوکات عوسمان شوانیش وەزیری پلاندانان لە کابینەی شەشەم کاندیدی وەزارەتی پلاندانانە و ڕکابەری کوڕەکەی مەحموود سەنگاوی دەکات کە پێشتر سەنگاوی ڕایگەیاندەبوو کوڕێکی بۆ پۆستی وەزیری پلاندانان کاندیدە و قبوڵیش ناکات غەدری لێ بکرێت. جیا لەم ناوانش حاکم قادر حەمەجان و عیماد ئەحمەد و عومەر فەتاح و چەند سەرکردەیەکی دیکە خۆیان بۆ پۆستەکانی کابینەی نۆیەم کاندید کردووە. کاندیدێکی وەزارەتی پێشمەرگەش لە یەکێتی نیشتیمانی بە پەیامی ڕاگەیاند. لە کۆبوونەوەکەی ئەمڕۆدا مەکتەبی سیاسی یەکێتی لەگەڵ لیژنەی وەرگرتن و هەڵسەنگاندنی سیڤیەکان کۆ دەبێتەوە و کاندیدەکانی یەکێتیش بۆ کابینەی نوێمی حکوومەت لە ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی با دەنگدان یەکلایی دەکرێتەوە. پێشتری شاناز ئیبراهیم ئەحمەد خوشکی هێرۆ ئیبراهیم لە نووسینێکدا لە واڵی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئاشکرای کردبوو لە کاتێکدا کە یەکێتی بانگەشەی ئەوە دەکات کە لە هەموو کات یەکڕیستر و یەکدەنگترا بۆ هەر پۆستێک 5 بۆ 6 کاندیدی هەیە. هەرچی بجووتنەوەی گۆڕانە کاری لیژنەی وەرگرتنی سیڤیەکانی بە کۆتا گەیشتووە و لە ئێستادا دیاریکردنی کاندیدەکانیان بۆ پۆستە وەزارەکان لە قۆناغەکانی کۆتاییدایە. ئەم ڕۆژ ڕێخەی گشتی و خانی ڕاپەڕاندن و باژێڕوانەکانی بجووتنەوەی گۆڕان بۆ تاوتوێکردنی میکانیزمەکانی خۆڕێکخستنەوە و هەڵبژاردنە ناوخۆیەکان کۆبوونەوە. بەپێی زانیاریەکانیش کاندیدەکانی گۆڕان و پێشوازیکردن لە مەسروور بارزانی گفتوگۆی لەبارەوە کراوە. لە نێو خودی پارتیش تا ئێستا کاندیدەکان یەکلا نەکراونەتەوە بە تایبەتی وەزیری سامانە سروشتەکان کە لە سەرەتای دەستپێکردنی پرۆسەی پێکێنانی حکوومەت زۆرترین ناکۆکی لە نێو خودی پارتی لەسەر ئاشتی هەورامی هەبووە و مەسروور بارزانی لەسەر دووبارەبوونەوەی بە وەزیر ڕەزامەند نییە و نێچیروان بارزانیش سوورە لەسەرەوەی کە ئاشتی هەورامی دەبێت ئەو پۆستا وەربگرێتەوە. هەروەها ڕاگەیاندنەکانی پارتی بڵاویان کردەوە مەسروور بارزانی ڕاستپێردراو بۆ پێکێنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێم بە مەبەستی دانانی پلانی دانوستان لەگەڵ ئەو لایەنانی بەشداری لە پێکێنانی کابینەکەدا دەکەن لەگەڵ شاندی پێشووی دانوستانکاری پارتی کۆ دەبێتەوە و ئەگەری ئەوەش هەیە وەک لایەنی سەرەکی بەشدار لە کابینەی داهاتوو یەکەم دانیشتنی لەگەڵ مەکتەبی سیاسی پارتی بێت. هەموو ئەمانەش لە کاتێکدایە کە زیاتر لە 8 مانگونی و بەسەر هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان تێپەڕ بوو و تا ئێستا حکوومەت پێک نەهاتووە. بەپی یاساش دەبێت لە ماوەی 25 ڕۆژی دیکەدا مەسروور بارزانی ناوێندامانی کابینەکەی بەمەبەستی متمانەپێدان ڕەوانەی پەرلەمانی کوردستان بکات. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.